یەکێتە لەو سیفەتە ناشرینانەی کە زۆر ناشرینە، زۆر خراپە لە ژنە هەبێ یا لە پیاوە هەبێت. صفەتێکی ناشرینە، با ئیسلام بمانگۆڕێ، با ئیسلام کاریگەری بەسەرمانەوە هەبێت. ئەویش پەنا بەخوای گەورە درۆکردنە. هەندێک کەس ئیش و کاری بۆتە ئەوەی ڕاست بێ بەلایە ناڕوات، پارەی هەیە هەدەڵی هیچم نییە، خوای گەورە بە درۆت نەخاتەوە، ئەکڕوزێتەوە بەردەوام دەڵی هیچم نییە. بیرمان دێ لە کاتی گرانیەکەدا، کاتێکە پارەکە 25 دینارەکە ئەوانەی کە تەمەنێکیان نەبیریان دێ. چەندەها کەسم دەزانی کە ئێستا زیندوونیان مردوون بە تەمەن بوون ئەو کاتە، لە ناو خەڵکە ئەکڕوزانەوەیان و بەخوا هیچمان نییە، بەس کاتێکە پارەکە بلۆک کرا خەڵکی وابووی 30,000 مرد تۆپی دوو لە ڕیبەڕێستان، ئەوە کە دەیوت 20,000، ئەوە کە دەیوت 10,000، تۆ پێشترەوە 10 دینارم نییە. ئەمە ناشکوریە، بەروبوومی ناشکوری ئاوایە. زۆر جار خوای گەورە زەربەیەک لێدا تەواو دەڵێ پارەم نییە، ئەمجا کاتێک کە کابرا ڕائەکە ئەڵێ بەخوا فڵان کەس 500 دەفتەر میخوارد، 20 خواردم، ئەی تۆ پێشترەوە هیچم نییە، وەرەقەیەکم نییە. ئینسان زۆر ناشرینە، دوو لە ڕیبەڕێستان کە درۆزن بێ و درۆ بکات. لە حەدیثێکی صحیح تەرغیب داهاتووە، دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای لێ بێت دەفەرمێ: ما كان خلق أبغض إلى رسول الله صلى الله عليه وسلم من الكذب. هیچ ڕەوشتێک نەبوو ناشرین تر بێت لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە درۆکردن. بۆیە دەفەرمێ ئەگەر پیاوێ درۆیەکی لای پێغەمبەری خوادا بکردایە صلی الله عليه وسلم، ڕۆژێ قسەیەکی بکرا قسەکەی درۆ بوایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵیا شتێکی بەرامبەر ئەو ئینسانە دروست دەکرد، سیقەی پێی نێمە. ئەو پیاوە سیقەی لەدەست ئەدا لەبەر ئەوەی لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم قسەیەکی کردو ڕاست نەبووە. حتاکو ئەو کاتەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەیزانی ئەو پیاوە لە درۆکە تۆبەی کردووە، سیقەی پێی نێمە، لە دڵیا شتێکە بوو بەرامبەری ئەم پیاوە سیقەی نییە، متمانەی نییە، چونکە ڕازگۆ نییە. بۆیە صیفەتێکی زۆر ناشرینە بۆ ژن یا بۆ پیاو، پەنا بەخوا کە ڕازگۆ نەبێ. خوای گەورە دەفەرمێ: وەکونوا مع الصادقین، ئەی ئیمانداران ڕازگۆ بن لەگەڵ ڕازگۆیاندا بن. ژن هەیە، بە تایبەتی دایک هەیە، مناڵەکەی فێر درۆ دەکات، ڕۆڵە هەرچیان بڵێ نازانم، باوکت ناوی چییە؟ وەڵا نازانم، دایکت ناوی چییە؟ نازانم. ئەمە زۆر خراپە، مناڵ هەڵە مناڵی فێری درۆی بکەی، زۆر ناشرینە. بڵێ ڕۆڵە قسەم مەکە، هەموو پرسیارێک جواب مەدەرەوە، بەڵام فێری درۆی مەکە. وەڵام من نهێنی پارێزم، ئەمە نهێنی پاراستن نییە. خوای گەورە دەفەرمێ لعنەتی خوا لەو کەسە بێ درۆ دەکات. فنجعل لعنة الله على الكاذبين. خوای گەورە نەفرەتی کردووە لە ئینسانێک کە درۆ بکات. بۆیە ئاگاداری خۆت بە. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، ئەم صیفەتە زۆر ناشرینە، ناشرینترین صیفەت بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەر کەسێ درۆی بکردایە سیقەی پێی نێمە. کەواتە بە ئەو ئاینە پیرۆزە کاریگەری بەسەر دڵمانەوە هەبێ، بمانگۆڕێ بە ئیزنی خوا.